سەرەتا سوپاس بۆ ئەو گرنجانە پێوە ئێمە دوای ئەوەی کە خەڵک بایکۆتی کاڵای تووشی کرد بەیوان لەوە کردەوە کە تاکە بەدیلی کاڵای تووشی بەرهەمی خۆماڵێ پێویستە بەرهەمی خۆماڵی بوو بژێنینەوە بەڵکو بگرە بە خەڵکی بناسیێنین ئێمەش هەستان بە دروستکردنی پیجێک تیادا چەند ئەدمینێک کارەکانمان بەخۆبەخشی کرد بێ بەرامبەر هەستاین بە سپۆنسەرکردنی پیجەکەمان و پۆستەکانی پیجەکانمان سوپاس بۆخوا لە ماوەیەکی زۆر کووردا دەنگدانەوەی هەبوونە کوردستان چەندین بەرهەمی ناوخۆمان ناساندووە چەند هەلێکی کارمان لە ڕێی پیجەکەمانەوە ڕاگەیاندووە لە ڕێی ئەو کۆمپانیانی کە لە ناوخۆ هەرێمی کوردستان کارەکەن دوای ئەوەی چەندین بەرهەمی ناوخۆمان ناسان ئێستاش بەرداوام لە کارەکەمان بێ بەرامبەر بێ ئەوەی هیچ لایەنێکی مادیمان پشتگیر بێ ئەوەی هیچ مادەیەک لە هیچ کەسێک وەربگرین خۆبەخشی کاڵەکانی خەڵک ناسێنین لە ڕێی ڤیددیۆ بێت لە ڕێی فۆتۆ بێت لە ڕێی نووسینەوە بێت و هەلیکاریشمان ڕاگەیاندووە سوپاس بۆخوا نزیکی 3 بۆ 4 هەلیکارمان ڕاگەیاندووە لە ڕێی ئەو کۆمپانیای کە لە نێوخۆی هەرێمدا کارەکەن بەتاکید لە داهاتوودا ئەگەر بێت و ڕەزامەندی حکومەت وەربگرین لایانی مادیمان هەبێت پژگیریەکمان هەبێت بەتاکید هەوڵەدەین ئینشاءڵڵا ڕێکخراوێک دروست بکەین بۆ چاودێریکردنی کوالیتی و تەندروستی و نرخی ئەو بەرهەمانی کە لە نێوخۆی کوردستانە بەرهەم دێن.